تەمەناکەین ئەم حکوومەتی داهاتوو باشتر و گوزەرانی خەڵک باشتر کات و ئێمەش هەر چاوەڕێوەی لەکەین. لە بەیانی و چەمنکەیەکی هەڵبژاردنمان کردووە بە مەبەستی چاودێریکردن بەڕاستی تا ئێستا بە شێوازێکی گشتی پرۆسەکە زۆر بە ئارامی و بە شەفافیت و بە باشێڕوە کێشە ئەوەیە تا ئێستا کێشەی مستەمسەکاتە. هیوادارم لە ڕێگەی کەناڵی ئێوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن چارەسەرێک بۆ ئەم کێشەی بدۆزێتەوە چکە خەڵکانێکی زۆر هاتوون کێشەی تاطبعاً کێشەکەی زمانەوانیە ئەوانەی کە پێیان نییە مووی خەڵکی کەلار و کفری و خانەقینن لە ڕێگەی دوورەوە هاتوون لەو منتەقانش کە ئەڵێ جنسیە بە تەسکەرە ئەوترێ جنسیە یعنی هیوادارم مراعاتی ئەوە بکەن و لە مافی دەنگدان بێبەشنە. بە خۆشحاڵیەوە هاتوون بۆ دەنگان بۆ سەرخستنی کوردستان بۆ ڕازیبوون میلەتەکەم کە ئێمە هەموو بە فەخرەوە دەنگەیین بۆ ئەوەی بتوانین کەسێکی شایستە دانین بۆ ئەم کوردستانە کە بیبا بەڕێوە بۆ ئەوەی لە هەموو ناڕەحەتیەک نەجاتمان بات. پەیامی من ئەوەیە هیوادارم و داوا لە هێزەکانی تایبەت ئەەکەم هەر هەمیان بەگەڕ ڕوتینێکەوە بەرەو ڕووی دەنگان چن بۆ ئەوەی مافی دەنگانی هیچ تاکێکی هێزە ئەمنیەکان پۆلیس ئاسایش مرور نەفەوتێت بۆ ئەوەی ئەو سەوت و سەدایی ئەو داوایی کە ئێمە هەمانە بگاتە شوێنی خۆی.